بەڵێ چیان کاتت باش. ئەمە ئێستا لە گۆڕستانی شەهیدانی قەڵات زین ئەو شوێنەی کە یادی 24 چواری لێ دەکرێتەوە دیارە وەکو ئەمەژت پێکرد لە 24 1974 ڕژەمی لە ناوچوی بەعز بەچەکی قەدەغەکراوی ناپاڵ شاری قەڵاتزەی بردومان کرد و لقی زانکۆی سلێمانی لە قەڵاتزێ کە ئەو کات بە بڕیارێکی سەرکردات شۆڕژ گوازرا بۆەوە قەڵاتزێ بە هەمان شێوە بردومان کرا بەهۆیەوە زەرر و زیانی زۆر بەر شارەکەکەوت نزیکی 5,000 هاوڵاتی شەهید بوون و هەزارانی تریش بریندار بوون. دواتر و لە 24 چواری 1982 یادەکە بە خۆپیشاندان هاتنە ئەم شوێنەی کە ئێمە لە وەستاوین خەڵکی قەڵاتزێ ویستیان لە گۆڕستانی قەڵاتزێ یادەکە بە خۆپیشاندان بکەنەوە بەڵام جارێکی تر لەگەڵ هێزەکانی ڕژێمی بەعز ڕوبەڕوو یەکتر بوونەوە و بەدەست ڕێژی گولە دوو کەس شەهید بوون و چەندانی تریش بریندار بوون. دیارە ئەمڕۆ 47 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەم کارە ساتەدا. چالەکیەکانی ئەمڕۆ تەنها دانانی تاجە گوڵینەی لایەنە سیاسیەکان بوو، تەنها دانانی تاجە گوڵینەی کەسوکاری شەهیدان و لایەنە پەیوەندیدارەکان بوو لە سەرگەڵکۆی شەهیدان و تەنها چەند چالاکیێکی کەم ئەنجامدرا کە بریتی بوو لە چاندنی نەمام و کردنەوەی پێشانگای کتێب، بەڵام بە شێوەیەکی گشتی بەهۆی ڕێکارە تەندروستیەکان و بەهۆی بڵاو نەبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا وەکو پێویست و بە شێوەیەکی فەرمیادەکە نەکراوە هیچ وتەیەکی تێدا پێشکەش نەکرا، تەنها قایمقامی پێشدەر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داواکاریەکانی خەڵکی قەڵاتزەی دووبارە کردەوە کە ماوەی چەند ساڵێکە ئەم داواکاریانە لێرەوە بە گوێ بەرپرسانی حکوومەتی هەرێمدا دەدرێت کە خۆی دەبینێتەوە لە تاواکردنی بەنداوی دەڵگە بەهۆیەوەی ئێستا ئێران ئاوی زەیبسووکی گرتووەتەوە، ئێستا هەڕەشەی کەم ئاوی لەسەر قەڵاتزێ هەیە و جگەلەوەی کە مەترسی وشکە ساڵی و جگەلەوەی کە کشتتوکاڵ و حەوزی ماسی حەوزەکانی ماسی بڵێن سامانی ماسیش بە هەمان شێوە ئەمە ترسیان لەسەر داوای دروستکردنی بەنداوی دڵگەی کرد و هەروە داوایەکی تر دروستکردنی با بڵێن تاواکردنی ڕێگای دووسایدی نێوان دەربەند ژارەوە بوو کە ساڵانە بەهۆی ئەم ڕێگایەوە چەندان کەس دەبنە قوربانی و داواکاریەکی تر تاواکردنی پردی دەواازەی شاری قەڵاتزێ بوو بە شێوەیەکی داواکاریەکان خۆی لە ئاوادانکردنەوەی شاری قەڵاتزێدا دەبینیەوە. چی ئەگەر یارمەتی کەسێک لێرە هەیە کەسوکاری شەهیدە دەمێت کە چاوەڕێ منە بۆ خستنەڕۆی تەواوی زانیاری